بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. السلام ورحمة مهرباني خواهي ورزان ليبت خوشكان براني برس لواني فقه دسينا خصمت بابتي شديكا كبريتي لبابتي مزقوت گەورەی مزگەوت و هەروەها ئادابەکانی چوونە مزگەوت. معلومە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە خوای گەورە سەرزەوی هەمووی بۆ کردوون بە مزگەوت و شوێنی نوێژکردن. مسلمان لە هەر شوێنێکی ئەو سەرزەویە لە هەر جێگایەک دەتوانێت بیکاتە مزگەوت یا مەسجید یا مەساجید، بە معنای ئەوەی کە دەتوانێت نوێژی تێدا بکە و سوزدەی تێدا ببا بۆ خوا کە لە دینەکانی دیکەدا ئەوە ڕێگە پێدراو نەبوو، دەبووە تەنها لە معبەد و پەرستگاکاندا نوێژکەن. بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەر جێگایەک کاتی نوێژ هات دەتوانی نوێژ بکەیت، بەڵام ئەو جێگانەی تەرخان دەکرێن و ناو دەبردرێن بە مزگەوت و ئینسان فعلەن دەیکاتە نوێژگەی خۆی و شوێنی نوێژکردنی خۆی، کۆمەڵێک تایبەتمەندی هەن و کۆمەڵێک فەضل و گەورەی هەن کە خوای پەروەردیگار بۆی داناون و موسڵمانانش لەسەریانە زیاتر لە جێگاکانی دیکەدا ڕێزیان لێ بگیرێ. کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت گوتمان کام مزگەوتەیە یەکەم جار دروستکرا؟ فەرمووی مزگەوتی حەرام. فەرمووی دوای وی؟ فەرمووی مزگەوتی ئەقسا. ئەوجار پرسیاریان لێکرد نێوانی مەسافەی دروستکردنی مزگەوتی حەرام لەگەڵ بەیت المقدس یا بەیت المەقدیس چەندەی فەرق هەبوو؟ دەفەرمێت 40 ساڵ. بەڵام فەرمووی ئێوە لە هەر شوێنێک کاتی نوێژتان لێدا هات بۆتان هەیە نوێژی لێ بکەن و هەموو جێگایەک بۆ ئێوە شوێنی نوێژکردنە. و سەبارەت بە گەورەی دروستکردنی مزگەوت یا ئەوانەی هاوکاری دروستکردنی مزگەوت دەکەن، کۆمەڵێک فەرمودەی پێغەمبەری خوا هەن صلی الله عليه وسلم. لەوانە ئیمامی عوثمان بۆمان دەگێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من بنى لله مسجدا يبتغي بها وجه الله. هەر کەسێک ماڵێک بۆ خوا مزگەوتێک شوێنێک دروستکە بۆ نوێژکردن، بەڵام مەبەستی لە دروستکردنەکەی ڕەزامەندی خوای پەروەردیگار بێت، کە ئەوە تەنها کەسەکە خۆی و خوای گەورە دەزانن. بنى الله له بيتا في الجنة. خوای گەورە بەهۆی ئەو مزگەوتەوە ماڵێکی لە بەهەشت بۆ دروست دەکات. کەسێک مزگەوتێک دروستکە، جا حەزمەکە و گەورەیەکەی هەرچەندێکە، یان ئەو کەسانێک کە هاوبەشی دروستکردنی مزگەوت دەکەن بەڵام ئامانجیان لە هاوبەشیکردن و دروستکردنەکەی تەنها ئەوەی خوا لێیان ڕازی بێت، نەک ناو و ناوبانگی دنیایی، خوای گەورە لە بەرامبەردا ماڵێک کۆشکێکت لە بەهەشت بۆ دروست دەکات. و هەروەها لە فەرمودەیەکی کەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من بنى لله مسجدا ولو كمفحص قاط لبيضها بنى الله له بيتا في الجنة. هذا فەرمووی هەر کەسێک ماڵێک بۆ خوا دروستکە، ماڵێک بۆ خوا، ماڵێک ئامانجی لێی ڕەزامەندی خوا بێت، ئەگەر تەنها وەکو هێلانەی باڵندەیەکی بچووکش بێت، شوێنی هێلکەکردنی باڵندەیەکیش بێت کە بەبێ گومان شوێنی ئاواگزکە بۆ مزگەوت نابێت، مەبەست ئەوەیە مزگەوتەکە هەرچەندە بچووکیش بێت و جێی خەڵکی زۆر نەگرێت، بەهۆیەوە خوای گەورە ماڵێک لە بەهەشتی بۆ دروست دەکات. بۆیە دروستکردنی مزگەوت، هاوبەشیکردن لە دروستکردنی مزگەوتدا یەکێکە لە عیبادەت و خواپەرستیە گەورەکان کە خێرەکەی و پاداشتەکەی نەبڕاوەیە. هەر کەسێک لەو ماڵەدا، لەو مزگەوتەدا، لەو جێگایەدا نوێژێککە هەتا دنیا خەراب دەبێت، ئەتۆ کە ساحیبی مزگەوتەکەی یان ساحیبی وەک دەڵێ پارەکەی کە هاوکاری مزگەوتت کردووە دەبێت شەریک لە نوێژی ئەو خەڵکانەدا، لە عیبادەتی ئەو خەڵکانەدا کە
لەو مزگەوتە نوێژی دەکەن و یەکێکە لە سەدەقە جاریەکان و یەکێکە لە ئاثار و شوێنە باشەکان کە دوای مردنیش بۆ ئینسان بەردەوام ئیش دەکەن و لە قیامەتدا لەوانەیە ئەو ئەجر و پاداشتەی بەهۆی ئەو سەدەقە جاریەوە بەهۆی ئەو عیبادەتانەوە بۆت هاتبن کە لەو مزگەوتەدا کراون لەوانەیە عیبادەتەکانی خۆت و خواپەرستیەکانی خۆت هێندە نەبن کە بە بێگومانی هەر کەسێک لە توانایدا هەبێت و دەسەڵاتی هەبێت جێگای خۆیەتی ئەگەر ماڵێکیشی بە سەر بەخۆی پێ دروست نەکرێت هاوبەشی و شەریکایەتی لە ماڵێک یان لە چەند ماڵێک لە ماڵەکانی خوادا بکە بۆی دوای مردنیشی کردەوەکانی کۆتاییان پێنەیە چونکە یەکێک لەو شتانەی کە دوای مردنیش بۆ ئینسان بەکەڵک دێن و ئەجری بۆ مردوو دەچێت بریتێ لە سەدەقەی جاریە کە بە بێگومانی مزگەوتیش یەکێکە لە سەدەقە لە خێرە بەردەوامەکان و هەتا مزگەوتەکە مابێت و هەبێت خۆی گەورە دەتکا بە شەریکی خێرەکەی بەبێ ئەوەی بۆ خۆت لە ژیاندا مابی یا بۆ خۆت ئاگار لێ بێنەوە ئەو مزگەوتەیەدا چی دەکرێت. یەکێکی دیکە لەو شتانێک کە ئاگامان لێ بێ ئەوەیە کە کاتێک بەرەو مزگەوت دەچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵێک دوعای خوێندوون بۆچی بۆ ئەوەی ڕۆیشتنەکەشی بۆ مزگەوت بە عیبادەت و بە خواپەرستی بۆ حساب بکرێت. ئوم سەلەمە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە لە ماڵ دەچوویە دەرێ و بەرەو مزگەوت دەڕۆی دەیفەرموون بسم الله توكلت على الله اللهم إني أعوذ بك أن أضل أو أضل أو أزل أو أزل أو أظلم أو أظلم أو أجهل أو يجهل علي. بۆ شێوازە یان کە لە ماڵ چۆتە دەرێ بۆ مزگەوت و بۆ غەیری مزگەوتیش فەرموویەتی بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله. جا دەفەرمێ هەر کەسێک لە ماڵ چوویە دەرێ ئەو دوعای خوێن بەرەو مزگەوت یا بەرەو هەر شوێنێکی دیکە مەلایکەتەکان پێی دەڵن حەسبەک هەدەیتە وەکەفەیتە ووقەیتە بەستە ئەتۆ ڕێنمونی کرای و پارێزراوی و هەروەها خوای گەورە بەهۆیەوە لە شەیطان لە دار و دەستەی شەیطانیش دەتپارێزێ و بالذات پێغەمبەر صلی الله علیه وسلم کە بەرەو مزگەوت ڕۆیشتووە ئەو دوعای خوێندووە کە دوعاکە تۆزێک دوور و درێژە بەڵام دوعایەکی زۆر کشتگیرە کە پێغەمبەر فەرموویەتی اللهم اجعل في قلبي نورا خوایە نور و ڕووناکی بخە دڵمەوە وفي بصري نورا چاوم پڕکە لە نور وفي سمعي نورا بیستنم پڕکە لە نور ويميني وعن يميني نورا لاي راستم كبنور وخلفي نورا بشتوم كبنور وفي عصبي نورا دمارا كان بكبنور وفي لحمي نور لناو قوشتم دا نور خوتي تيخا وفي دمي نورا خوينم وفي شعري نورا موكانم وفي بشري نورا وهذا بيستم كبنور كأو نورا بەبێ گومانی کە پێغەمبەر داوای کردووە صلی الله علیه وسلم کە ئێمە داوای دەکەین کاتێک بەرەو مزگەوت دەچین نورێکە بۆ قیامەت لە دنیادا مەبەستی هیدایەتە و ڕەحمەتە و ڕێنمونیە یعنی داوا دەکەم خوایە هەموو ئەندامەکانم بەپێی ئەو نورەی تۆ ملکەت بن کە تۆ بە پێغەمبەردا صلی الله علیه وسلم بۆت ناردووین و لە قیامەتیشدا یعنی خوایە پێش و پاشم ڕاست و چەپم سەر و خوارم و ئەندامەکانم هەمووی پڕکە لە نوری خۆت بۆی بتوانم بە نوری تۆ لە تەنگانە و ناڕەحەتی و ناخۆشیەکانی قیامەت و دەشتی مەحشەر و پردی سیرات بپەڕمەوە. و خاڵێکی دیکە کاتێک کە دەچینە مزگەوت سنەت وایە تەبان لاقی ڕاستمان یەکەم جار بخەینە پێشێ کە لاقی ڕاستمان خستە ناو مزگەوت سنەتە بڵێن أعوذ بالله العظيم وبوجهه الكريم وسلطانه القديم من الشيطان الرجيم بسم الله اللهم صل على محمد اللهم اغفر لي ذنبي وافتح لي أبواب رحمتك. و دعاء جانا دشكري تنها بلي اللهم افتح لي أبواب رحمتك وتندان دعاء كشي هنا يكي لو دعاني كبيغمبر خويندوني صلى الله عليه وسلم كسوية جوري بخويني وهروها كهات يدري قاتي تثبت يكم زار بيش دخي وسنة وابلي بسم الله اللهم صل على محمد اللهم اغفر لي ذنوبي وافتح لي أبواب فضلك اللهم عصمني من الشيطان الرجيم. كدعاء تونا مزقوت هر دعاء كان بلواني كبيغمبر خويندوني صلى الله عليه وسلم
بەڵام قاچی ڕاستە یەکەم جار خە پێشەوە وە سونەتن تەبەنەوە ئەنە واجب نین و کاتێک دەیە دەرێ قاچی سەربت یەکەم جار دەخەیە دەرێ و ئەگەر دوعای هاتنە دەرەوەی لە مزگەوت بخوێنی بە بێگومانی لەبەرکردنیان ئاسانە و ئەو کەسانشی کە لە بەریان نییە و ئەگەر خوێندەواری هەبێت زۆرینەی مزگەوتەکان دوعای چوونە ژووریان لەسەر دەرگاکەی نووسراوە چون دوعای هاتنە دەریان لەسەر دەرگای لە دیوی شوورێ نووسراوە ئینسان ئەگەر حەزی لەبێ ئاسان دەتوانێت بخوێنێت کە عیبادەتێک کە دەیکەی و ئەجر و خێری چوونە مزگەوتەکەشت لای خوای گەورەتر دەبێت یەکێکی دیکە لە ئادابەکان کە لە بەرامبەر مزگەوتدا ڕەچاویکەین بریتە لەوەی کە ئەو ئەجر و پاداشتێک کە دەستمان دەکەوێت لە کاتی ڕۆیشتنمان بەرەو مزگەوت ئاگامان لێ بێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من غدا إلى المسجد وراح ئەو کەسێک کە بەڕێکەوت بەرەو مزگەوت یا گەڕایەوە لە مزگەوت أعد الله له الجنة نزلا خوای گەورە لە ناو بەهەشتێدا ماڵێکی بۆ دەڕازێنێتەوە ماڵێکی بۆ ئامادە دەکا كلما غدا أو راح هەر کاتێک دەچێ یا دێتەوە لە چوون لە هاتنەوە خوای گەورە ماڵەکەی خۆت یا ماڵێکت لە ناو بەهەشتێدا بۆ حازر دەکات و بۆ ئامادە دەکات بۆی مزگەوت شوێنێکی مقدسە شوێنێکی پیرۆزە ماڵی خوایە و تۆ کە دەچێ مزگەوت دەبی بە میوانی ماڵێکی خوا و گەورەترین عیبادەت و گەورەترین خواپەرستی کە پەیوەندی تۆ بەخواوە قایم دەکات و پتە دەکات نوێژە لەوێ ئەنجام دەدرێت وەلە فەرمودەیەش کەدا کە ئەبا سعید بۆمان دەژێڕێتەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو إذا رأيتم الرجل يعتاد المسجد فاشهدوا له بالإيمان ئەگەر پیاوێکتان کەسێکتان بینی هۆگری مزگەوت بوو بەردەوام هاتوچۆی مزگەوتی دەکرد و دڵی بە مزگەوتەوە بەسترا بوویەوە شاهدی ئیمانداریەتی بۆ بدەن ئەوجار ئەو ئاەتەی خوێندەوە فەرمووی إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر تەنها ئەوانە ماڵەکانی خوا ئاوادان دەکەنەوە کە باوەڕیان بەخوا بە ڕۆژی دوایی هەیە ئاوادانکردنەوەی ماڵەکانی خوا بە بینایە تەنها بینایە نییە بریتە لە عیبادەتکردن و خواپەرستیکردن تێیدا ئاوادانی کەوێ بە عیبادەت جا هەرچی ماڵەکانی خوای ئاوادان کردەوە بە عیبادەت و بەردەوام جەستە و دڵی لە مزگەوت بوو جەستەی دڵی بە جەستە دەچوو بەڵام ڕۆحیشی لەگەڵ مزگەوت و لەگەڵ خوای مزگەوتدا بوو بەبێ گومانی لەگەڵ هەر چوونێک و لەگەڵ هەر هاتنەوەیەک پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم ئەو کەسە ماڵێک شوێنێک جێگایەکی بۆ دەڕازێنرێتەوە بۆ ئامادە دەکرێت و هەروەها ئیمامی موسلیم بۆمان دەجێڕێتەوە کە لە ئەبو هورەیرەیەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من تطهر في بيته هەر کەسێک خۆی پاک کردەوە لە ماڵەکەی خۆی یعنی لە ماڵەکەی خۆی دەستنوێژی هەڵگرت کە سنەت وایە ئینسان کە ویستی بەرەو مزگەوت بچێت لە ماڵە دەستنوێژی هەڵبگرێت ثم مشى إلى بيت من بيوت الله پاشان ڕۆیشت بەرەو ماڵێک لە ماڵەکانی خوا ليقضي فريضة من فرائض الله بۆ ئەوی جێبەجێکە واجبێک لە واجبەکانی خوا چ دەبێت كانت خطواته هەموو هەنگاوەکانی إحداها تحط خطيئته یەک لە هەنگاوەکانی گوناهێکی لێ دەکاتەوە والأخرى ترفع درجته ئەوەکەی دیکە پلەی بەرز دەکاتەوە خۆت خاوێن کردەوە لە ماڵ بەرەو مزگەوت ڕۆیشتی بۆ ئەنجامدانی واجبێکی خوایی هەر هەنگاوێک هەڵی دێنی یەکیان گوناهت لێ دەکاتەوە ئەوەی دووەم پلە و مەرتەبەت لای خوای پەروەردیگار بەرز دەکاتەوە بۆ چوونە مزگەوت ئەجرەکەی و خێرەکەی تەنها بریتی نییە لە نوێژەکە بەڵکو چوونەکەی و هاتنەکەی بە هەمان شێوە ئەجرە و پاداشتا و هەروەها فەرمودەیەکی کەمان هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی المسجد بيت كل تقي مزگەوت ماڵی هەموو کەسێکی لە خوا ترس و خۆ پارێزە بە معنایەکی دیکە دەکرێت بڵێن ئەو کەسانی دەست لە مزگەوت و هاتوچۆی مزگەوت دەکەن خوای گەورە بە متقی بڕیاری بۆ داون پێغەمبەر صلی الله عليه وسلم بە متقی ناوی بردوون وتكفل الله لمن كان في المسجد بيته بالروح والرحمة بۆ ئەو کەسانەی کە مزگەوت دەکەنە ماڵی خۆیان و لە مزگەوتدا دەمێننەوە خوای گەورە بڕیاری خۆشی و ڕەحمەت و پەڕینەوە لەسەر پردی سیراتی بۆ داون
إلى رضوان الله وعدی گەیشتنی بەڕەزامەندی خوا بۆ دەرکردوون و هەروەها بەڵێنی پێداون بیان گەێنێتە بەهەشت و ڕەزامەندی خوا. ئەوانە هەمویان هۆکارن بۆ ئەوەی ببنە هاندەر بۆ کەسی موسڵمان بە تایبەتی ئەوانەی نزیکن لە مزگەوتەکان و لە ماڵەکانی خوا بەردەوام بە تایبەت بۆ ئەنجامدانی نوێژە فەرزەکان لە ڕێگادا بن و ڕێگای چوونیان و ڕێگای هاتنەوەیان چەندە دوورتر بێت و چەندە زەحمەتتر بێت و چەندە ناڕەحەتتر بێت بێگومانی ئەجرەکەیان زیاتر دەست دەکەوێت. و هەروەها سنەتێکی دیکە و ئادابێکی دیکە ئەوەیە کە ئینسان چوویە مزگەوت پێش ئەوەی دابنیشێ سنەت وایە دوو ڕکعات سنەتی سەلامکردن لە مزگەوت بکەین کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا جاء أحدكم المسجد ئەگەر یەکێکتان هاتنە مزگەوت فليصلي سجدتين من قبل أن يجلس بعد سجدة بمعنى دوو ڕکعات نوێژ بکە پێش ئەوەی دانیشی. لە هەر کاتێک لە کاتەکان چوویە ناو مزگەوت پێش دانیشتن سنەتە دوو ڕکعاتی سەڵاوکردن لە مزگەوتێ بکەین. گەورەی و خێری ئەو دوو ڕکعاتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە چەندان فەرمودەدا باسی کردوون. لە فەرمودەیەکیان دەفەرمێت صلاة في المسجد الحرام 100,000 صلاة نوێژێک لە مزگەوتی حرامدا بیکەی لە کەعبە بە 100,000 نوێژە وصلاة في مسجد 1000 صلاة نوێژێک کە لە مزگەوتی من یعنی لە مزگەوتی مەدینەیدا بکرێ بە 1000 نوێژە وفي بيت المقدس 500 صلاة لە بيت المقدسش 500 ولا هەر مزگەوتێکی دیکەش لە هەر مزگەوتێکی دیکەش نوێژکەی بە بێگومانی خێر و سەدەقە ئەجری ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک بەدەیە لای کەمی خوای گەورە دوو ڕکعاتی دەکەی وەکەوەی وایە دە نوێژی دوو ڕکعاتیت کردبێت و جاری باشەیە ئەجرەکەی بە پێی نیەتەکەی خوای گەورە زیاتر دەکات. لە فەرمودەیەکدا دەفەرمێت صلاة في مسجد هذا أفضل من 1000 صلاة فيما سواه من المساجد دەفەرمێت نوێژێک لە مزگەوتی من خێرەکەی لە 1000 نوێژی مزگەوتەکانی دیکە زیاترە جگە لە مزگەوتی حرام. وهروها وصلاة في المسجد الحرام أفضل من صلاة في مسجد هذا ب100 صلاة نوێژێکیش لە مزگەوتی حرام خێرەکەی زیاترە بە 100 نوێژ کە لە مزگەوتی مندا دەکرێت. و حدیثێکی کەمان هەیە دەفەرمێت لا تشد الرحال إلا إلى 3 مساجد سێ مزگەوت سنەتە ئینسان بە تایبەتی سەفەریان بۆ بکا و بۆیان بچێ مسجدی حرام معلومة مسجدی هذا مزگەوتی مەدینە وەروە بەیت المەقدس. ئەو سێ مزگەوتە طبعا تایبەتن لەسەر زەوی ئەجرەکەیان خێرەکەیان لە شوێنی دیکە زۆرترە دەنا هەر مزگەوتێکی دیکە مادام مزگەوتە و ماڵی خوایە دوو ڕکعات نوێژی تێدا بکە و دوو ڕکعات سنەتی تێدا بکە ئەجرەکەی بۆ پاداشتەکەی زۆر لە نوێژی شوێنی دیکە دەرەوەی مزگەوت زۆرترە و گەورەترە و ڕێزداترە لای خوای پەروەردیگار. بەڵام ئاگامان لێی بێ طبعا حاڵەتێک هەیە و خەریکە بێتە دیاریدا کە لە ناو شارەکاندا لە ناو ناودانیەکاندا خەڵکێک هەیە پێی وایە مزگەوتێک لە مزگەوتێکی دیکە خێرترە و گەورەترە یا مزگەوتێک لەبەرەوەی کەسێکی لەوانەیە نەوعە دەنگخۆشی لێبێت و لەوانەیە قەرەباڵغتر یان کەسێکی بەناوبانگتری لێبێ خەڵک خۆی بۆ دەفتێت و ڕێی دووری بۆ دەبڕێ لە حەقیقەتدا ئەوانە سنەت نین و هەروەها حاڵەتێکی ناشاز و نەگونجاون. ئەسڵ ئەوەیە و چاک ئەوەیە نزیکترین مزگەوتی خۆت نزیکترین مزگەوت لە خۆت کام مزگەوتێ لەوێ نوێژەکەی خۆت بکەیت. لە ناو مەدینەش کاتی خۆی بە حوضوری پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەو کاتەی مزگەوتی قوبا هەبوو و مزگەوتی پێغەمبەری خوش هەبوو صلی الله عليه وسلم و دواتر چەند مزگەوتێکی دیکەش هەبوون خەڵک لە گەڕەکەکانی خۆیدا نوێژی کردووە لە کاتێکدا دەیانتوانی بچنە مزگەوتی پێغەمبەریش لە کاتێکدا مزگەوتی پێغەمبەری بە تایبەتی بۆی بچی سنەتە بە تایبەتی بۆی بچی خێرە بەڵام بە شێوەی گشتی عادەتەن ئینسان لە گەڕەکەکەی خۆیدا
و لە نزیکترین شوێنی خۆیدا جومع و جەماعەتی خۆی بکە باشترە چاکترە ناڵێن دروست نییە و ڕێگە پێدراو نییە بەڵام بەڕاستی حاڵەتێکی وەکڵی زۆر نۆرماڵ و زۆر شەرعی و زۆر گونجاو و زۆر سونەت نییە پێدوابێت تا دوورتر بڕۆی خێرت زۆرتر دەگات ئەگەر ماڵەکەت دوور بێ تا دوورتر بی بۆ مزگەوت بەڵام بە ئەم قەس مزگەوتت لە تەنیشتە بەجێی هێڵی بۆ مزگەوتێکی دیکە تەنها بە بیانووی دەکرێت ئەگەر کەسەکە دڵنیابی لەوەی نوێژی ناتەواوە نوێژی چاک نییە باش نییە ئەوە شتی بابەتێکی دیکەیە بەڵام مجەڕەد لەبەر هێندێک اعتیباراتی دیکەی دنیایی کە لە شەرعدا پێوەرنین بەڕاستی ئیمامەتی بەرپرسیارەتیە ئیمامەتی مەسئولیەتە پێش دەنگخۆشی و سەوتخۆشی بریتیە لەوەی لە فقه و تێگەیشتن و زانینی ئەحکامەکانی ئیمامەت و پێشەوایەتیکردن بۆ خەڵکی گرنگترن شارەزابوون لە قورئان و لە ڕوحی قورئان و لە ئەحکامی فقهی زەڕوترن لە دەنگخۆشی بۆیە مڕاعاتی خەڵکی ئێمە بە تایبەتی و پێوەری خەڵکی زۆری نەبریتە لە سەوت و دەنگخۆشی کە بەداخەوە زۆرێک لە دەنگخۆشەکانش قورئان زانی چاکنین و غەڵە و کەموکوری گەورەشیان هەنە جاری وایە لە نوێژەکانیاندا بەڵام بەهۆی سەوت و دەنگەکەی جاری وایە خەڵک تەڵەن هیچ هەست بە کەموکوریەکانی ناکەن بەڵام بەڕاستی ئیمامەتی بەرپرسیارەتیە و مەسئولیەتە بەڵام بابەتی ئێمە ئەوەیە ئینسان لە کام گەڕەکەی و لە کوێنی زیکی ئەگەر بتەوێت خێر دەستێ بەرەو مزگەوتەکەی خۆت و ئەوەی نزیکەوت خۆت بچوو مەرج نییە شوێنی دووری بۆ ببڕێ و پێت وابێ ئەجری زۆرترشت دەستکەوێت لە دەرسی داهاتوودا ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە ئادابەکانی دیکەی چوونە مزگەوت و کۆمەڵێک بابەتی دیکەی سەبارەت بە مزگەوت باز دەکەین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين